سڵاو قوتابیانی خۆشەویست، من مامۆستا سەلاحەدینم، مامۆستای زمانی ئینگلیزی لە قوتابخانەی کلێڤەر. ئینشاءالله هەمووتان تەندروستیتان باش دەبی و هیوای تەندروستی و سەلامەتی بۆ هەموو لایەک دەخوازم. Today we are going to talk about Unit 5, Lesson 2. The topic is Present Perfect and Past Simple. واتە ئێمە ئەوڕۆ باسی دوو بابەتی سەرەکی دەکەین. یەکەمیان Present Perfect، دووەمیان Past Simple. Lesson 2 تایتڵەکەمان بەو شێوە دەست پێ دەکات. Have you ever been hang gliding? This is the sentence. This is the title of our subject for today. ئەگەر تەماشای ڕستەکە بکەین بە چ دەستی پێکردیە؟ بە have دەستی پێکردیە. واتە یەک لە مەرجەکانی present perfect دەبێ ئێمە هاومان هەبی لە ڕستەکە یاخود هازمان هەبی لە ڕستەکە. دواتر شێوازەکەمان پرسیاریە واتە ڕستەکە ڕستەیەکی پرسیاریە، بێگومان ئەگەر ڕستە پرسیاری بی دەبێ هاویان هاز بێتە سەرەتای ڕستەکە. شتێککە کە لێرە هەیتمان ئێڤە و بین. ئێڤە نیشانەی ئەوەیە دووبارە ڕستەکەت ڕستەیەکی present perfectە، واروەها بینیش پیپیە واتە past participle. past participle واتە شێوەی سێمی فرمان. شێوەی یەکەمی ڕانەبردووە، شێوەی دووەمی ڕابردووە و هەروەها شێوەی سێمیش دەڵێن پیپی واتە past participle. زۆر باشە. ئەگەر تەماشای گرامەرەکەی بکەین نووسرایە present perfect and past simple. ئەلێرە نمونەی دایتە ئێمە بۆ ئەوەی ئێمە بتوانین بابەتەکە لەسەر ئەم نمونانە لە بۆ ئێوەی ئازیز باش بکەین. بەبیرت بێنمەوە یاسای present perfect واتە subject s واتە subject دوای have یاخود has ئینجا past participle complement. ئەوە یاسای present perfect بە شێوەیەکی گشتی. ئەگەر یاسایەکەمان لەبەر بێت و یاسایەکەمان لەبەر چاو بێ ئێمە زۆر بە ئاسانی دەتوانین بۆشاییەکانش پڕ بکەینەوە. با تەماشای ڕستەی یەکەم بکەین واتە نمونەی یەکەم. I dash always wanted to go hang gliding. با بزانین چمان نەقوستانە لێرە. ئەلێرە پیپیمان هەیە و بکەریشمان هەیە واتە subjectمان هەیە. پێویستمان بە چیە؟ بە have. ئایا have بەکاربێنین یان has بەکاربێنین؟ پێویستە ئەمە لێرە have بەکار بهێنین لەبەرەوەی لەگەر I have بەکاردێ، لەگەر he و she و it has بەکاردێ، لەگەر I have بەکاردێ. زۆر باشە کەواتە بۆشایەکە چیە؟ بۆشایەکە have. بابێنە سەر ڕستەی دووەم I dash seen it on TV. I dash seen it on TV. ئەگەن چمان هەیە؟ پیپیمان هەیە و هەروەها بکەریشمان هەیە واتە subject. لەو حالەتە چمان نەقوستانە بە پێی یاسایەکە ئەگە بڕۆین ئەوە پیپیمان هەیە لێرە ئەوەش subjectمان هەیە تەنها پێویستمان بەوەیە هاویان هازی لەم بۆشایی خوارەوە جێگیر بکەین. با تەماشا بکەین هاویان هاز دەبی لەبەرەوەی ئایمان هەیە پێویستە دووبارە ئەمە لێرە هاوی دابنینەوە. بەڵام ئەگەر شیمان هەبا لێرانە پێویست بوو ئێمە هاز دابنین. با تەماشای نمونەی دووەم بکەین ئێستاکە. لە نمونەی دووەم I dash seen it on TV. با بزانین چمان هەیە لێرە؟ ئەوە پیپیەکەیە، پیپی کێشەمان نییە هەیە و سەبجەکتیشمان هەیە. سەبجەکتەکە چییە؟ I. لەگەر I دەبی چ بەکاربێ؟ هاویان هاز پێویستە ئێمە هاوی بەکاربێنین. ئەوەش هاومان بەکارهێنا واتە ئێستا ڕستەکەمان چی لێ هات؟ I have seen it on TV. بەبیرت دێنمەوە یاسایەکە دەرێ subject. ئەلێرە چمان هەیە؟ ئەوە subjectمان هەیە، هاویان هازی بەکاردێنم ئەمن دەبێ هاوی بەکاربێنم چونکە ئایمان هەیە و سینیش پیپیەکەیە کە ئێمە هەمانە. زۆر باشە بابێنە نمونەی دووەم تەماشا بکەین پرسیاریە. ئەگە پرسیاری بی ئێمە پێویستە چ بکەین؟ هاویان هاز بێتە سەرەتای ڕستەکە. زۆر باشە کەواتە ئێستا لێرە لەم بۆشایە ئێمە یان دەبێ هاو دابنین یان دەبێ هاز دابنین. Dash you ever been hang gliding?
dash you ever been hang gliding دەبێت سەرەتا تەمەشا بکەین نیشانەی پرسیارت هەیە واتە بە هیچ شێوەیەک ناکرێت سەبجێکت لە سەرەتا هەبیتن پێویستە ئێمە ئەلێرە لەبەرەوەی یومان هەیە دیسان پێویستە ئێمە لێرە have دابنین ئێستا have you ever been hang gliding ئەمە ڕستەکە تەواو بوو هیچ کێشەی نەما present perfect equals at some time before now واتە present perfect مانای چییە present perfect واتە کارێک پێش ئێستا دەستت پێکردیە و پەیوەندی بە ئێستاوە هەیە لەم حالەتانە ئەمە پێویستە present perfect بەکار بهێنین زۆر باشە جگە لەم پرسیارانە چەند تێبینێکەیە قوتابی خۆشەویست پێویستە بیانزانی لەگەر present perfect ئێمە دەتوانین ever never just already yet بەکار بهێنین ever never just already yet بەکار دەهێنرێ بەڵام بێگومان ئەوانەش واتای تایبەتی خۆیان هەیە بەڵام یەکشت پێ دەرێم yet هەموو جارێک دەبێت لە کۆتایی بنووسرێ yet واتە شوێنەکەی چێن دەرەیە yet لە کۆتایی ڕستە دەنووسرێ ئەگەر زانیت بۆشایی لە کۆتایی ڕستە هەیە و ئەم ئەدڤێبانە درابوون دەبێت ئەتو یەتی هەڵبژێری چکە بۆشایەکەت لە کۆتایی ڕستەکەیە کەواتە ئەم ئەدڤێبانەی کە لەگەر present perfect بەکاردێن چینە ever never just already لەگەر yet هەر ڕستەیەک ئەم ئەمرازانەی تێدا بوو ئەوە ڕستەکە پێویستە بکرێتە present perfect زۆر باشە لە دوای present perfect بابەتێکمان هەیە ئەویش پێی دەڵێن past simple بێگومان علاقەیەک هەیە لە بینی present perfect و past simple زۆر باشە با نمونەی یەکەم وەربگرین I go dash on a concert 6 months ago. I go is between two brackets واتە گۆیەکە لە نێوان دوو کەوانە دانرایە مانای چی ئەو دوو کەوانەیە واتە پێویستە ئەتو ئەو گۆیە بگۆڕی لە بۆ چی بیگۆڕی ڕستەکە پێت دەرێ لە بۆ چی بیگۆڕی لە کۆتایی نووسرایە 6 months ago 6 months ago واتە چکەینێ 6 مانگ پێش ئێستا ئایا ئەوە پرێزنتە یان پاستە بێگومانەوە پاستە چ جۆرە پاستێکیشە پاست سمپڵە با بەبیرت بێنمەوە یاسای پاست سمپڵ دەبێت سەبجێکتێک هەبی لە دوای سەبجێکتەکە دەبێت ڤێربەکت هەبی ڤێربەکە با بڵێن ئیدی پێوە بی یاخود ڕێگولەر یان ئڕێگولەر ڤێرب بی واتە دەکرێت مەثەلەن پلەید بەکاربێ ستەدید بەکاربێ و یاخود لە جیاتی گۆ دەتوانین وێنتی بەکاربێنین لەبەرەوەی ڕستەکەمان پاس سمپڵە لێرە ئێمە پێویستە ئەو گۆیەی بگۆڕین لە بۆ وێنت بۆ گۆڕیمان لە بۆ وێنت چونکە وێنت پاس سمپڵە گۆ ئەگە بیکەیە پاس سمپڵ دەبتە دەبتە وێنت ئەگە بکەیە پیپی past participle دەبتە gone okay دەبتە gone زۆر باشە ڕستەکەمان چی لێ هات I went on a concert 6 months ago کەواتە ئێستا ڕستەکەمان پرسیاری نییە ڕستەیەکی past simple ئەم جۆرە پرسیارانە لە وزاری زۆر دێتەوە وشەیەکت لە ناو کەوانەی دەداتێ لە ناو کەوانە ئەتو دەبێ وشەکەی بگۆڕی دەبێت لە ئێستاوە خۆت ئامادە بکەیت لە بۆ ئەم جۆرە پرسیارانە باتەمەشای نمونەی دوێن بکەم My sister have dash ago last month. My sister have man هەیە لە ناو کەوانەکە واتە دەبێ هاڤەکەی بگۆڕین have نابی dash ago last month واتە مانگی ڕابردوو last year last time last January ئەوانە هەموو واتە چیە دەلالت لە ڕابردوو دەکا واتە دەبێ مادام ئەمانە چیان پێ دەگوترێت پێیان دەگوترێت tennis markers واتە نیشاندەری ڕستەکە واتە ئەوانە پێت دەرێن ئایا ڕستەکەت پاستە یان پرێزنتە زۆر باشە کەواتە have ئەمە سێ وشەمان هەیە بران ئەوانە خوشکن با بڵین have has had چیهانیان پاستە طبعا had پاستە چیهانیان بەیسە have بەیسە و هەروەها ئەگەر ئەمە ڕستەکەمان پاست بی دەبێ هاوی بگۆڕین لە بۆ had ئەوە هاویشمان گۆڕی لە بۆ هات بەم شێوەیە ئێستا ڕستەکە زۆر تەواوە لەبەرەوەی تێنس مارکەرەکە دەری ڕستەکەت پاس سمپڵە دەبێ ئەتو هاوی بگۆڕی لە بۆ هات باتەمشای ئەم نمونەیەش بکەین بزانین ئەمە چۆنە I see dash it
in a program last week. I see it in a program last week. تازە پێم گوتی last month, last week واتە دەلالت لە پاستی دەکا دەلالت لە ڕابردووی دەکا مادام وایە با ئەمە سی بگۆڕین سی پرێزنتە وەرە بیکە پاست دەبتە چێ so ئەگەر بکەیە پیپی دەبتە سین دەبتە سین خۆ ئەگە بەر مەوزوعەکەیمە پرێزنت پێرفێکت بە دەبا کردبامانە سین ئەها ئەوە نووسرایە سین چکە پیپیمان پێویستە بەڵام لێرە ئەمە پیپیمان پێویست نییە چکە بابەتەکە ناهێڵیتن ئەو تێنس مارکەرە ناهێری ئەمە پیپی لێرە دابنین عادی چ بکەین باشە پێویستە ئێمە بیکەینە ڕابردوو کە سۆ دەکە past simple at a particular time in the past واتە کارێک ڕوویدایە لە ڕابردوو لە کاتێکی دیاری کراوە yesterday بۆ نمونە yesterday morning yesterday afternoon last week last time ئەمانە هەمیان پێمان دەرێن ڕستەکە past simple بۆ ئاگاداریتان یاسایەکەمان دەرێتن چێ subject plus verb ed ئەوەش کۆمپلیمنتەکەیە subject ئەوە subjectمان هەیە verb ed واتە verبەکەت دەبێت past بی ئەمەش verبەکەمان کردیتە past قوتابیانی خۆشەویست بابەتەکە بەگشتی کۆتایی هات بەڵام ئێستا پێویستە ئەمن هەندێک نمونەی وزاری لە بۆ ئێوە باز بکەم هەندێک نمونەی وزاریتان دەدەمێ زۆر گرنگن پارەکە هاتیتەوە ئێوەش دەبێ زۆر بەباشی تەمەشایان بکەن با بەیەکەوە تەمەشای ئەو نمونە وزاریانە بکەین کە ئەمانە لە وزاری هاتینەوە طبعا هەریەک لەمانە فکرەیەکمان دەداتێ ئاگادار بە نمونەی وزاری ئەفکاری زۆرە واتە دەبێت لە هەموو ئەفکارەکان شارەزایت هەبی بۆ نمونە تەمەشای پرسیاریەکان بکە لە پرسیاریەکان Tom hasn't finished his project. Tom hasn't finished his project. بۆ شایەکە لە چێن دەرەیە لە کۆتاییە کەواتە با بزانین چی دایتەمە yet just ever never تۆ کە ئەم وشانە دەبینی دەبێ بزانی بابەتەکەی تو present perfectە ئەها yet just ever never ئەوانە present perfectن باشە با تەمەشا ڕستەکەی بکەم بزانم present perfecتە Tom subject نێگەتیڤیش hasn't مشکلەمان نییە هازەکەشت هەیە چونکە تۆمە هازی بەکارهێنایە finished پیپیە هەر مشکلەمان نەما ئێستا بابەتەکەی تو present perfectە لە ئیمتحان لە بۆت هاتیتەوە زۆر باشە ئەدی چی هانی دابنین ها بۆ شایەکە ئەگە لە کۆتایی بۆ چی هانی دەبی دابنێی دەبی یەتی دابنین واتە ئێستا یەت وەڵامە ڕاستەکەیە یەت وەڵامە ڕاستەکەیە ڕاستە هەر هەمویان بەکاردێن لەگە ڕستەی present perfect بەڵام گوتم بە پێی مەعنا گۆڕانکاری ڕوودەدا تەمەشا بکە جەست بەکارنایە لە کۆتایی ever never لە کۆتایی بەکارنایە کەواتەوە زۆر ئاسان ئەو پرسیارە پێویستە هەموو کەسێک بزانی بەس بزانە تایدێ ئەتو یەکسەر بۆ شایەکەت لە کۆتایە و هیچ کێشەیەکت نییە پرسیاری دووەم ئەوە شێوازێکی ترە ئەوە شێوازێکی ترە با تەمەشا بکەین put the words in the correct order کەواتە ئۆردەرەکەی ناڕێکە ئەها کوونووسرایە تەمەشا ئەو شانە بکە ئەها ئەوانە هەریەکێت لە شوێنێک نووسرایە یعنی بە ناڕێکی دانرایە تۆ دەبێت چی بکەیت تۆ دەبێت بیکەیە یەک ڕستەی تەواو بەبێ ئەوەی غەڵەتی هەبی ئەجا لەم جۆرە پرسیارانە زۆر دێتەوە لە وزاری ئاگادار بە دەبێت چی بکەیت دەبێت تەمەشای وشەکان بکەیت هەندێک وشە هەیە پێت دەرێ بابەتەکە چییە بۆ نمونە یەتمان هەیە لێرە یەت هەریەتت بینی ئەتو یەکسەر دەزانی مەوزوعەکەی تو چییە present perfectە present perfect یاسات لەبەرە وەرە یاساکەی بنووسە دەرێ subject plus have یان has دواتر دەرێ پیپی ئەوە یاساکەتە ئێدە وەرە بزانە چی هان لەمانە بە پێی ئەم یاسایە ڕیزکرایە و هەروەها گوتم یەتیش دەبی بکەویتە کۆتایی یەت دەبێت لە کۆتایی بێتن یەت دەبێت لە کۆتایی بێ دەتمشا ئەو ڕستانە بکە بزانە چی هانی بە تەواوی ڕێککرایە یەت لە چه هاتیە یەت لە کۆتایی هاتیە ئەی ئەوانە یەت لە کۆتایی هاتیە نەخێر ئەمانە نەخێر هەر بەبێ دوودڵی یەکسەر دەتوانێت ئەمە هەڵبژێری با بزانم بە پێی یاسایەکە ڕاستە سەبجەکتت هەیە هازنتت هەیە پیپیشت هەیە کەواتە هەم یاسایەکەی ڕاستە و هەم هەڵبژارنەکەشت ڕاستە زۆر باشە نمونەیەکە لەسەر
present perfecti وەردەگرین با تەماشا بکەین ئەو جارەیان has your mother ئەوە پرسیاریە ئەوە پرسیاریە has your mother dash cooked pizza no she hasn't ئەوە علامەتی پرسیارەکە ئەلێرەیە ئەلێرە نقطە بەسە خاڵ دابندرێ بەسە چکە علامەتی پرسیارەکە ئەلێرە دانرایە has your mother dash cooked pizza no she has dash cooked it لەم جۆرە پرسیارانە تەماشا بکە دوو بۆ شایمان هەیە دوو بۆ شایمان هەیە ئاها مادام دوو بۆ شایمان هەیە دوو هەڵبژارنشمان هەیە ئەی هەڵبژارنی یەکەم کەواتە ئەمە لە بۆ ئەم بۆشایە دەڕوا و هەروەها ئەمەش لە بۆ بۆشایەکەی تر دەڕوا بی ئەمەیان لە بۆ ئەم بۆشایە ئەمەشیان لە بۆ ئەم بۆشایەیە سی بە هەمان شێوە قوتابی خۆشەویست پێویستە تۆ تەکنیکەکان بزانی واتە ئەگەر تۆ بابەتەکەش نەزانی ئەگەر نەزانی ئەمانە لە بۆ ئەم بۆشایە دانراوە ئەمەش لە بۆ ئەم بۆشایە دانراوە تۆ بێگومان غەڵەت دەکەی لەبەرەوە پێویستە لەسەرت پرسیارەکانی نیشتیمانی زۆر تەماشا بکە لەوەی فکری جیاوازی لێ وەربگری با تەماشای ئەم پرسیارە بکەین با بزانین جیهانیان ڕاستە has your mother dash cooked pizza ئەوە پرسیاریە باشە لەگە پرسیاری ئێڤە نێڤە جیهان بەکاردێ نێڤە نێگەتڤە نەرەیە ئێڤەش ئەرەیە ئایا دەتانی بەو شێوەیە ئەمە لێرەدا بنەی ئەگەر لێرەدا بنێ ستەقۆمێ has your mother never cooked pizza بێگومان معنایەکەی زۆر غەڵەتە و ناشبی با ئێڤەی دابنێن has your mother ever cooked pizza ئەو پرسیارەکی زۆر باشە لە وەڵام ئەگەر نێڤەی لەو لای دابنێن no مادام نۆمان هەیە دەکرێن نێڤەش دابنێ لەگەری no she has never cooked it she has never cooked it هەرگیز لێی نەنایە کەواتە ئەمە وەڵامێکی زۆر زۆر باشە هیچ کێشەی نییە ئەگەر نێڤە لێرەدا بنەی غەڵەت دەبیت کە جەست لەوێ بەکار نایەتن نێڤە لێرەدا بنەی ئێڤە لێرەدا بنێت شوێنیان بگۆڕە نەخێر ئێڤە لەگە پرسیاری بەکاردێ نێڤەش لەگە نێگەتیڤی بەکاردێ لەبەر ئەمە هۆیانە تۆ دەبێت زۆر زیرەکانە بڕیار بدەیت و هەندێک لە معنای ئەو شانەش زانیاریت هەبی زۆر باشە قوتابیانی خۆشەویست ئێستا دێنە سەر دوو نمونە لەسەر پاس سمپڵ من پاس سمپڵیشم بۆ ئێوە باس کرد با بزانین لە نیشتیمانی پاس سمپڵ چۆن هاتیتەوە بەڕاستی زۆر ئاسانە تەماشا بکە ڕۆب dash win the match last week هاتمان هەیە last week هەر last weekت بینی تۆ دەزانیەوە پاس سمپڵە مادام پاس سمپڵە لە پاس سمپڵ دەست بەکاردێ دەزند نەخێر دەست پرێزنتە دۆنت بەکاردێ نەخێر دۆنتیش پرێزنتە هاز بەکاردێ نەخێر هازیش پرێزنتە ئەدی چی بکەین دەبێت ددنتی بەکاربێنی بەس ددت هەیە کە نیشانەی پاسپۆر بگری تەماشا بکە ڕۆب didn't win the match last week کەواتە پێش بڕکێیەکەی نەبردەوە هەفتەی ڕابردوو چێ ڕۆب بێگومان کەواتە هەر لێرە زوو زانیت مادەم لاست ویکت هەیە ئەتو ئەو سیانە هەر سێکیان پرێزنتن واتە ڕانەبردوونە ناکرێ لەم بۆشایانەی دابنێن با پێت برێم ئەگەر ڕستەکەت ڕابردوو بوو دەبێ هەڵبژارنەکەشت ڕابردوو بێ ئەگەر ڕستەکەت ڕانەبردوو بوو دەبێ هەڵبژارنەکەشت ڕانەبردوو بێ ئەلێرە ڕستەکەمان ڕابردووە لەبەرەوە دەبێ هەڵبژارنەکەشمان ڕابردوو بێت زۆر ئاسانە زۆر پرسیارەکی باششە بابێنە سەر ئاخر پرسیار لەم بابەتە Azat dash to Erbil yesterday تەماشای yesterday کە ئەوانە نیشتیمانینە زۆر ئاسان هاتیتەوە هەر بزانە yesterday هەیە yesterday بابەتەکە چییە past simple یاسای past simple بە بیرمایە subject اینجا verبەچی past verبەچی ئیدی subjectمان هەیە ئازات ئەوە subject پێویستمان بە چییە بە verبێک ڕستەکە چییە پاستە چیان لەمانەی خوارەوە پاستە go present going لە پاستی ing مان نییە ئەوە نابی goes لە پاستی es مان نییە ئەدی ئەمە چییە went تەنها ئەو شێت پاستە لەبەرەوە تۆ دەتوانی went ئەلێرە دابنەی ئەمەش وەڵامە ڕاستەکەیە
ئا لەم پرسیارە کەواتە لێرە ئەی و ئەلێرەش بە وێنتم نووسی ئەوەش دی قوتابیانی بەڕێز و خۆشەویست ئەمانە هەمان نمونەی وزاری بوون و نمونەی زۆر باش بوون پارەکە هاتیتەوە لە خولی یەکەم کەواتە تۆ دەتوانی سوود لەم نمونانە وەربگری بۆ ئەوەی زیاتر خۆت لێ ڕابێنی لەسەر گرامەری یونت 5 قوتابیانی خۆشەویست هەر لە یونتی 5 lesson 2 بابەتێکی کەمانەیە کە زۆر گرنگە دائما لە وزاری زۆر تەرکیزی لەسەر دەکرێتەوە ئەویش چییە sounds باتەمشە ئەم ساوندانە بکەین activity 6 pronunciation زۆر ضروریە بتوانی جێ لە سیدەکەی ڕابگری بەڕاستی چونکە بەس گوێ ڕابگرە یەکسەر دەزانی وشەکان چۆن دەخوێندرێنەوە listen and repeat واتە جێبگرە و هەروەها دووبارەشی بکەوە بەس جێگرتن نەبی دووبارەکردنەوەشی تێداری من ئێستا ئەمانەت لە بۆ ڕوون دەکەمەوە دواتر چەند نمونەیەکی وزاری وەردەگرین لەسەریان زۆر باشە ئێمە سەرەتا دەبێ بزانین ئەم وشانە چۆن دەخوێندرێنەوە وشەکان با تەمەشەیان بکەین prize prize price once once place place whose house eyes ice با بزانین چ دەنگێک هەبوو لێرە ئەلێرە دەنجی زمان هەیە و ئەلێرەش دەنجی سمان هەیە زۆر ضروریە ئەتوو بزانی ئەمە چ دەنگێکە چونکە لە ئیمتحان دێتەوە دەرێ ئەمە چ دەنگێکت دەداتێ دەبی بزانی ئەمە چییە ئەمە ز ئەی ئەمە س با دووبارە بخوێنینەوە بزانین ئەم جارە چۆن دەبێت prize price once once place place whose house eyes ice تمشاکە لە هەمووی دیارە ئەمانە هەموو سئن ئەمانەش هەمووی بە ز دەخوێنرێتەوە تۆ پێویستە چەند جارێک ئەمانە بخوێنیەوە بە جوانی دووبارەیەکەوە لۆ ئەوەی بەباشی تیان بکەیت لە ئیمتحان تەوە دەرێ چیهان لەمانەی خوارەوە دەنجی سئی تێدایە چار لێر دەدا کەواتە بەس ئەوە دەنجی سئی تێدایە یاخود بە پێچەوانەوە دەرێ چیهان لەمانەی خوارەوە دەنجی زئی تێدایە سێ وشت ئەلێرە دەداتێ یەک وشەی زئت دەداتێ هەینێ تۆ دەبێ بزانی بخوێنیەوە کە زانیت بیخوێنیەوە تۆ دەتوانی بڕیاری لەسەر بدەیت زۆر باشە ئێستا دێم هەندێک نمونەی وزاریتان لە بۆ ڕوون دەکەمەوە لۆ ئەوەی شێوازی پرسیار لە وزاری یاخود نیشتیمانی بزانی چۆنە قوتابیانی بەڕێز با تەماشای نمونەی یەکەم بکەین لە نمونەی یەکەم طبعا unit 5 lesson 2 sounds okay question 1 the sound z is found in سەرەتا عەزم لێ تێبگەی کە پرسیارەکە چی دەوێت the sound z is found in واتە هەیە لە یەک لەمانەی خوارەوە هەیە با بزانین لە چێهانی هەیە بێگومان دەبێت تۆ دووشتی بزانی لێرانە یەکیان بزانی ئەوە چییە ئەمە دەنجی ز ئەوە پیتی زێت نییە نابی برێ زێت ئەمە ز باشە دەبێت شتێک بزانی بتوانی ئەم وشانە بە جوانی بخوێنەوە ئەگەر توانیت دۆزینەوەکەی ئاسانە باشە دەنجی زمان هەیە ئەلێرە eyes تەواوە ئەمە چییە ice ئەی ئەمە place ئەی ئەمە house کەواتە وەڵامە ڕاستەکە ئەلێرەیە باشە ئەمەش وەڵامە ڕاستەکە دووەم question 2 the sound dash is in the word house لێرەش دەبێت شتێکە بزانی دەبێ بزانی ئەم وشەی بخوێنیەوە و هەروەها بزانی ڕستەکە چ دەڵێ پرسیارەکە چ دەڵێ the sound واتە دەنگی dash چ دەنگێک یەک لەمانەی خوارەوە is in the word house تۆ ئەگە نەزانی ئەو وشەی بە جوانی بخوێنیەوە
ها ئەو شەیە بە جوانی نەخوێنیەوە ئەگە بری هاوز ئەوە تۆ یەکسەر غەڵەت دەکەی دەی ئەمە هەڵدەبژێری بەڵام ئێستا وشەکە چۆن دەخوێنرێتەوە هاوس س کەواتە کاسە ئەمەش پیتی س ئەمە ز ئەمە نابێتن کەواتە B is right بەڵام با تەماشای ئەم دوو هەڵبژارنەش بکەین بزانین ئەمە چییە دەرێ both of them واتە هەردووچیان لەگە چێتی یعنی AB هەردووچی ڕاستە طبعا ئەوە وەڵامەکە غەڵەتە بەس دەبێت لەمە تێبگەی ئەمە چییە both of them واتە یەکەم و دووەم هەردووچیان ئەدی none of them واتە هیچیان هەو نییە ئەی هەو نییە بیش هەو نییە سیش هەو نییە none of them ئایا ئەمانە هیچیان هەو نینە ئەگەر هیچیان هەو نییە دەتوانی ئەوەی هەڵبژێری ئەگەر یەکەم ڕاز نەبوو دووەم ڕاز نەبوو سێم ڕاز نەبوو تۆ کەواتە کە گوتی none of them دەبی none of them ئەکەی هەڵبژێری بەڵام لێرانە وشەی هاوس بە سێ دەخێنرێتەوە لەبەرەوە ئێمە دەبێ بی لە بۆ هەڵبژێرین زۆر باشە قوتابیانی ئازیز و خۆشەویست هەروەکو ڕوونمان کردەوە لە بۆ ئێوەی بەڕێز گرامەرمان باس کرد پرێزنت پێرفێکت و هەروەها پاست سمپلیشمان باس کرد دوو بابەتی گرامەری بوون دواتر هاتین دەنگەکانمان لە بۆ ئێوە ڕوون کردەوە و کۆمەڵێک نمونەی وزاریشمان لە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ڕوون کردەوە ئێستا هاتینە کۆتایی کارەکەی ئەوڕۆمان دەرسی ئەوڕۆ تەواو بوو هیوادارم هەمووتان تەندروست و سەلامەت بن کاتێکی خۆش